أم دعاء لفرض كان أو تويتي رسول الله صلى الله عليه وسلم چونك أبو هريرة باسيوا كان فرميه هر بيجنوجي بو كردين أم بيضنجي أبو منيش لولي أم برسي بيضنجينا أو بيجنوجي يعني كبو معناك. قال أقول فرمي رسول الله صلى الله عليه وسلم أليم اللهم باعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب. ألم پروردگارم نێوانی من و تاوانەکانم دوور بخەرەوە وەک چۆن نێوانی خۆرهەڵات و خۆرئاوات دوور خستوێتەوە. یعنی خۆرهەڵات و خۆرئاوات چەنە دوورن و هەرگیز بە یەک ناگەن. نێوانی من و تاوانەکانم ئاوا دوور خەرەوە هەرگیز من و تاوانەکانم بە یەک نەگەینەوە. جا ئەم دوعایە زۆر گەورەیە لە بیری مەکەن لە کاتی نوێژی فەرضە، چونکە تۆ کردارەکانێ بە کۆڵتەوە وازە لێ نایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئینسان کە ئەمرێ خرێتە ناو قەبرەوە دوای پرسیارەکان چیەتە لای کردارەکانی. کرداری خراپ بێ لە شێوەی ئینسانێکی خراپ و قێزەون و بۆن ناخۆش و ناشرین لەگەڵ یە بێ هەتا زین نوەکرێتەوە. ئەجاری وایە برادەرێکە زۆری زەحمەتە خوا تەلێت دوورکەوێتەوە. دوو دقە لەگەڵتە دە دقە لەگەڵتە زۆر بێزار و بێتاقەتە بی ئەرێ مە کێ ڕوا مە بۆ ناڕوە دەوەرە تۆ کردارە قێزەونانەت بۆ نمونە زیناکانە مەشروب خواردنەکانە نەزەڕە حرامەکانە درۆکانە غەیبەتەکانە جوێنەکانە سوکاتیەکانە بوهتانەکانە هەمووی کۆ بۆتەوە هاتووە لە پاڵتایە هەتا قیامەت بەرپا بێ. قیامەت کەی بەرپا بێ کەس نازانێ. خەڵک هەیە ملیۆنێ ساڵە مردووە هێشتا لەگەڵ یەتی ئەو کردارانە. ئیتر تۆ بە دوو دەقە جاری وا هەیە لە ئینسانێک کە ناشرینیش نییە لەوانەیە مەسلحەتی تۆشی بوێ جاری وا هەیە بێزارە بی لە یۆڵەی کێڕوا ئەیوەرە ئەم کرداران لە شێوەی ئەو شکل و شێوە ئینسانەیە بێتە پاڵت و لە پاڵتانێ حتا ڕۆژی قیامەت لەکوێش لە دنیای ڕووناکانەوەڵا لە قەبرێکی تاریک و تەنگە جێ تۆ ئەو بە هەزار حاڵەوێت دوعا زۆر گەورەیە کە تۆڵی دووری خەرۆ لێم بەسەوەی نێتە ناو قەبرەکەم لەگەڵمان لە ڕۆژی قیامەتیشا کە زینووە بیتەوە بە تەنیشتەوەیە لەگەڵتە بە کۆڵتەوەی ئەسڵ الله جل جلاله فەرمێ ليحملوا أوزارهم كاملة يوم القيامة. هەموو تاوانەکانیان لە ڕۆژی قیامەتە بە کۆڵیانەوەی هەڵیان گرتووە کاملی تر هەیە تاوانەکانی ئەوەنە زۆرە پساندوێتی لە ژێر خۆیان باشە. ومن أوزار الذين يضلونهم بغير علم جاری وایە خەڵکێکیشە گومڕا کردووە تاوانیوانیش لە کۆڵتەوەی لەگەڵیان جایتر ئەگەر هەزاران کەس بێ تاوانی هەزاران کەس تۆ جارێکی خۆ پساندویتی یەگەری هەزاران کەسی بێتە سەر بە ئینسانە بێ زۆر ئاگای لە خۆی بێ و ئەم دوعایەکی زۆر گەورەیە. و لەو ڕۆژەیە خۆی بڕیار باسی کردووە تەوەد لەو ئەنە بەینەها وبەینەه ئەمەدەن بەعیدە يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا ما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا. رجل قيامتها كزين وكريته هر كسي هر كرداريكي كردوه لقال ياتي طبعا هو باشا لقبرك نيوجكي روجوكي زكاتكي حجكي أمر بچاك نهي الأخلاق الرازقويكي أم صفات جوانا نامو إنسانكي جوانا لقالي هر وكو چون للدنيا إنسانكي باجبيني خواخوات ليو دور نكيوتو كليو دور كيوتو ضل طنگا بخفات أخوي لو قبر تاریک و تەنگیان کە بۆ شفراوان ئەبێ بە قەرباخێک لە باخەکانی بەهەشت ئەم کردارانەت بۆ شێوە دێ لەگەڵە بێ و فەرمێ ئەوەی خەیرە خەیرەکەی لەگەڵایە لە ساحەی مەحشەرە ئەوەشی شەڕە شەڕەکەی لەگەڵایە بەزەوی شەڕەکەی لەگەڵایە تەوەد لەو ئەنە بەینەها وبەینەه ئەمەدەن بەعیدە. ئاوا تەخوازێ خۆزگە زۆر دوور بووە لێی جاسەوە دوعا بکەی ئینشاءڵڵا باگەر تاوانێکیشە بەخوای پەروەردگار دووری خاتەوە لێت لە قیامەت و لە دنیاش. جا رسول الله صلی الله علیه وسلم ئەم دوعای کردو گرنگی پێداوە لە هەموو فەرزێکە لە یادی نەکردووە چونکە بەڕاستی ئەمە ئەبێتە هۆیەوەی کە جاری وایە دنیاش لێ تاڵکە قەبریش و قیامەتیش. اللهم نقني من خطاياي كما ينقى الثوب الأبيض من الدنس. كم جار دووري خەرۆ ئەنجا دوایی پاکم بکەرەوە لەم تاوانانە هەروەکو چۆن کراسێکی سپی پاکەکرێتەوە لە ئەو پیسیانی کە پێوەیەتی. طبعا کراسی سپی خۆتە ئەنجام طبیعەتی وایە هەر چیەک لە غەیری سپی پێوەی بێ دەرەکەوێت. جاری وا هەیە سپیەکەش هەر دەرەکەوێت ئەگەر بێت و سپیەکی تر بێت لە خۆی نەبێ کە تۆڵی ئاوا پاکم کەرەوە کراسێکی سپی چۆن سەیرەکەی هیچ خەوشێکی پێوە نییە ئاوا ئەو نەفسەی تۆ ئەو ئینسانە پاک بێتەوە لەو تاوانانە هەر هەمووی.
اللهم اغسلني من خطاياي بالثلج والماء والبرد. أي پروردگارم پاکم کرو لتاوانا كانم بمشورة بچي ثلج ماء برد. طبعا شافعي رضا رحمة الله پروردگاری لبه ام فرموداکا ببهڵگە بۆەوەی ئاوی بەفر و باران و تەرزە پاکە کە بەڵگە بۆەوە چونکەڵێ الله جل جلاله خۆی فەرمێتی وأنزلنا من السماء ماء طهورا وە لە ئاسمانەوە ئاوێکمان دابەزاندووە پاککەرەوەیە. جا تۆ لێرەیان دوعایاکەی پەروەردگارم پاکم کەرەوە بە ئاوی بەفر و باران و تەرزە. والله جل جلاله باسيوي كردوك أو أويل أسمان ودا وزتيجا يذهب عنكم رجز الشيطان وليربط على قلوبكم. كواتا أو خو أوان دروسي كردوا جسته شباك كاتوا لبيسي جلو برقي شباك كاتوا وضلوا دروني شباك كاتوا. شو سيرجع بصحابة كان فرمي وينزل عليكم من السماء ماء. الأسمان وآية دا وزاني بوتان بۆچی بۆی پاکتان کاتەوە ويذهب عنكم رجز الشيطان. رجزی شەیطان چییە؟ ئەو وەسوەسانەیە و ئەو پلانانەیە کە دایڕشتووە و لە ناو نەفسی تۆیە جێگیری کردووە کە تۆ جێبەجێکەیت و بکەیتە تاوان بۆ خۆت، ئەوەش لێ پاکەکاتەوە. بۆیە حتا زانایانە فەرموون ئەگەر یەکێ جنۆکەی تیا بێ بچێتە بەر باران لێی بە جنەکەی دەرەچێت. قاڵێ رجزی شەیطان لابە، پیسی شەیطان لابە، مەسی شەیطانی لابە، دەسەڵاتی شەیطان لەسەرەکە مەکاتەوە. هەندێکیان تەقییدیەکەن بە بارانێکەوە کە لە ڕێی عیبادەتێکان لێت بە، چونکە ئەڵێن سەحابەکانم بارانە کە ریجزی شەیطانی لێلابردن لە ڕێی جیهادا بوو کە چون بۆ جیهاد. بۆ ئەڵێن ئەگەر لە ڕێی مزگەوت بێ، ئەگەر لە ڕێی نوێژ بێ، لە ڕێی جەنازە ناشتنێ بێ، لە ڕێی سەفەرێکی عیبادەت بێ، لە ڕێکی لەو ڕێیانەیە بێ لێت با و بارانە دەسەڵاتی شەیطانی لەسەر کەمەکاتەوە، مەسی لە بە وەسوەسەی کەمەکاتەوە. و لێرەیە کە تۆ ئەم دوعایاکەی وەکو ئەوە وایە خوای پەروەردگار تۆ بپارێزێ لە پیسیەکانی شەیطان و دووری خاتەوە لێت. ئەوەی کە کردوتە بەکردار و تێپەڕیوە ئەوەشی کە هێشتا نەو کردو لە ناو دڵ و دەڕینتە. بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بۆ خۆشی یەکەم باران کە ئەباری خۆیەدا بەری و بە سنەتی ئەزانی، سەحابەکانیش بە سنەتیانە زانی و یەکەم بارانی ساڵ کە ئەباری خۆیانەدا بەری. ئەفەرمون زانایان چونکە شیفای تایە بۆ دڵ و دەرونی ئینسانیش.